داواسیدا ئێمە لە هەموو ئەو بوارانەی کە ئەم شان داهات بوون بە هەمانگی لەگەڵ نووسگە بەرز کاخوبادا لە هەموو بوارەکاندا ئێمە چالاکیمانەیە وەکو گروپی کۆمپانیەکانی قەیوان لە ئێستادا ئێمە جەختمان سەوە کردو کۆمەڵی پرۆژەی تازەمان لەبەردەستایە کە بتوانین لەگەڵ کۆمپانیا ئیتاڵەکانە هەمانگی و هاوکاریەکمان هەبێت و جوین ڤێنچەر بێت بە شێوەی جوین ڤێنچەر بێت بە شێوەی سەربەخۆ بێت بتوانین هاوکاری و هەمانگیەک بکەین کە بتوانین زیاتر بەشدار بین لە ئاوادانکردنەوەی هەرێمی کوردستان و لە دروستکردنی ژێرخانی ئابووری بۆ هەرێمی کوردستان لە بوارەکانی بەتایبەت بواری کشتوکاڵ وەکو سەرچاوەیەکی جێگرەوەی نەوت و بۆ داهاتی حکوومەتی هەرێم وهروەها بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ناوخۆ و بۆ خستنە بەردەم بەکارهێنان بە کاڵا و کوالیتیەکی باشی بەرهەمەکانمان لەبەرەوەی ئێمە پێشنیاری خۆمانمان بۆ کردن و چاوەڕێ بین لەوانیش کە ئەوانش ئەو کۆمپانیانەی کە لەو بوارانەدا کە ئێمە کاریتیا دەکەین پێمان باس بناسێنین و بتوانین هاوکارێکی باشترمان هەبێت لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی کوالیتی کۆمپانیا ئەوروپیەکان باشە و بتوانین ئێمە زەمینە سازیشیان بۆ بکەین بۆی بتوانین لێرە کاری هاوبەش پێکەوە ئەنجام بدەین.